سێشت هەیە بۆ مناڵ ئەولا کتێبێکم هەیە بەناوی دەرمانخانەی دەرونی خۆت بەو نزیکانە دەرێکێک کتێبێکم نووسیوە بە زمانی عەرەبی دەرمانخانەی دەرونی خۆتە ناوی کتابەکە لەو کتابە بەبیر منت هێنا ئەڵێم ئەگەر دەتەوێت گەشەکردنی مناڵی تۆ ڕێک و بێک بێت سێ وشە بەکاربینە لەگەڵ مناڵ سێشت وشە تەماشاکردن دەست لێدان وشە تەماشاکردن دەست لێدان وشە عەزیزی منی بەتەڵی پاڵەوانی ئەوە وشە تەماشاکردن تەماشای چاوی بکە لامان کاتیش دەست لێدان بە قژی گوری خۆم عەزیزی بەتەڵی بەڵام ئەگەر من لەگەڵ مناڵ بکەم تەماشاکردن مەمەسن چی ئێستا بۆ نمونە نەبەس مناڵ ئەگەر بۆ دوو لەگەڵ تۆ بەڵێ شەیبەخان وایەوە تەماشای تۆ بکەن ئەمە لە کۆڵ یعنی تۆ لە کۆڵ دەکەم بەڵێ شەیبەخان تەماشای تۆ دەکەم شعور بۆ وجودی خۆ دەکەی گەڵ مناڵ قسەکەی دەیت تەماشای چاوی بکەی بە هەزم کات بە وجودی خۆی بینی زۆر تەئسیر هەیە لە هەمان کات کە تەماشای لێ دەکەی دەست لێدان لەسەر پرچی لەسەر ئەوە حەز بەو سۆز و خۆشەویستی بکە لەلایەن هەستی شتەکان چونکە ئیدراکی مناڵ تێگەشتی مناڵ هەستیە زیاتر لە عەقلیە ئەو هەستە کە تەماشای دەکەیت بە دەم و چاوی هەز دەکات بە وجودی خۆی قسەیەکی بە قووەت ئەڵێ عەزیزی بەتەڵی پاڵەوانی زیرەکی لامان کەس دەست لێدان دووبارە هەستیە ئەو کاتە شعور دەکات دیارە من مەرغوبم دیارە من خۆشەویستم لای دایکم لای باوکم لای مامۆستایەک ئەوانە زۆر گرنگن و دوا قسەی من لەبەر هەرزەکاریش خەتەرترینشتی هەرزەکار توش دەبێ دووڕوویی باوک و دایک باوک ئەڵێ بە هەرزەکار بابە تۆ پیاوی پیاو دایک ئەڵێ هێشتا مناڵی هەرزەکارەش ئەی مناڵم یان پیاوم نەزانم مناڵم یان پیاوم دەبێ هەرزەکار وەک پیاوەک لە هەردوو لە بە یەک ڕێگا هەست بکەن نەبەس پیاو نەبەس هەرزەکار هەلە مناڵی وەک برادەر قسە بکە لەگەڵ مناڵی خۆت لەگەڵ هەرزەکاری خۆت کەنەما ڕای تایبەتی خۆمە سوکایەتی مەکەم پێی چونکەوە لە مناڵیەوە فێریەکەی کەسایەتەکەی لاواز بێت زۆر سپاس مامۆستا سپاس بۆ قسەکانت هیوادارین پەیامەکان وەکو خۆی بگەن پێم خۆشە اینجا بەدەم پیاسەکردنەوە گفتوگۆکانمان بەردەوام بکەین فەرموو سپاس دەکەم دەستت خۆش بێ مامۆستا دەمەوێت پرسیارێکی دیکە لێ بکەم ئەو فێڵە دەروون ناسیانە چین کە بەهۆیەوە بتوانین مێشکی کەسی بەرامبەر بخوێنینەوە یعنی بە چ ڕێگایەک مێشکی ئەوەی بەرامبەر بخوێنین بەڕای خۆم لە ڕووی علمی لە ڕووی زانستی غەڵەتە یەکێک چما فەتاح فاڵ نین یەکێک تەماشای دەم و چاو دەکەم مێشکی خۆ دەخینم ئەگەر دەمەوێت بە علمیەن لە ڕووی علمی و زانستی یەکێک بناسن شی بکەمەوە بەڵێ لە ڕووی دەرووناسی و لە ڕووی علمیەوە شتیوانیە من یەکسەر دەم و چاو یەکێک بێن یەکێک غەمبارە تەماشاک لە غەمبارە احتیمالە دەڵغەی لەدایە سەفرە بکات احتیمال دەڵغەی لەدایە معقدە احتیمالە بیر دەکات سەفرەیەک بکات بدەمەوە ئینسانێک بناسم ڕووی علمی ئەوەندەیە بە یەک دەقە وەڵام بدەم دەبی بزانی ئەو مناڵە شیری دایک خواردیە یان شیری مناڵی چەندەمین کەس لە ماڵ لە ژینگەیەکی ئاینیە یان ئاینی نییە باوکی چی جەکات دایکی چی جەکات چەندەمین کەس لە ماڵ شەهادەی چییە کۆمەڵە معلومات ئەبێ وەربگرن لەو ئینسانە ئەو کاتێ دەتوانی بخینێ ئینسانە بە چ ڕێگەیەک ستایلی چیە و بە چ ڕێگەیەک گیر دەکات ئەمە یەکسەر دەماشای دەموچاو بکەم بڵێم حکم بکەم ئەوە ئیشی خوێندنی قەهوە و فەتاح فاڵ نین ئەمە بە علمی و بە دیراسەیەکی علمی مقنع حکومەکەین لە ئینسان ناکرێەوە کوتوبری